سڵاوتان لێبێت و ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئاسۆی بەرابەری زۆر خۆشحاڵم کە دوای دابڕانێک دەگەڕمەوە لاتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ئاسۆی بەرابەری وەکو هەموو هەفتێک وەکو هەمووتان کە ئاگادارن بەرنامەی ئاسۆی بەرابەریمان تەرخان کردووە بە بارودۆخی ژنان بەتایبەت یەک ساڵی ڕابردوو لە شۆڕشی ژینە. بۆم بابەتە داوامان کردووە لە هاوڕێ عەزیزە لوتفی وتەبێژی نەبووە تابوو نەبووە توندوتیژی دژی ژنان کە لەم بەرنامەیە لەگەڵ ڕێگەی ئسکایپەوە بەشدار بێ. هاوڕێ عەزیزە ئەم کاتتان باش زۆر بەخێر بێن. من ئێسلام خەمەت ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆن. زۆر سپاس دەکەم و زۆر بەخێراتن دەکەم. سپاس کە بەشداری بەرنامەکەمان بووی. هەروەکو خۆشتان ئاگادارن لە 25 مانگی خەرمانان وەکو ئەوەی کە هەموو لایەک دەزانن حزب و لایەنە سیاسیەکانی هشتەجێ لە هەرێمی کوردستان و هەروەها لە دەرەوەی وڵاتیش بانگەوازی درا بۆ مانگرتنی گشتی. پێم خۆشە سەرەتای بەرنامەکەمان بەوە دەست پێ بکەین کە لێکدانەوەتان لەسەر ئەو مانگرتنە چۆنە و پێتان وایە دەور و نەخشی خەڵکی کوردستان چۆن دەبینن؟ بڵێ من پێم خۆشەوە بێژم کە شکست و ناکامی بۆ جمهوری ئیسلامی ماوە لە 25 شەهریوەرە چونکای هەر بۆ جۆرەوە ئشارەتان کرد ئەحزابی ئۆپۆزۆسیۆنی چە خارجی لە کشوەر چە داخەڵ بلەخەرە فرێک لە ئەحزاب ئێتسابی عمومیان بە خاتری ساڵگەردی قەتڵی ژینا مەسا ئەمینیان داوە. مردم لە کوردستانات نەقشێکی بەتایبەتی هەست لەم خیزشە لەم ئینقلابە. هەروە کە ئەزانین کوردستان نەقشی ئەوەڵی لە جبهەی نەبەردی تەک جمهوری ئیسلامیە بووگە. هەر بۆنەوە تاریخچەیەکی بەتایبەتی هەست و ئێمە تانین بێژین کە جنبشکەرێکی ئەلەنی لە ناو کوردستانە وجودی بووگە هەتاکو ئیمڕۆ کە ئێستا سازمان یافتەتر بووبن تەشەکولیان پیا کردگە ئێمەتانێ بە جنبشی مناڵان جنبشی کاریگەری جنبشی معلمان بازنشستەکان و ئەحزابی چەپ ئشارە بکەین. ئەو جنبشی ئادەم بەرفی کە لە حمایەت لە تەک مناڵگەرە بوو جنبشی سۆرخپۆشەکان کە لە مەریوانە بەخاتر دفاع لە حقوقی ژنان ئەنجام بوو و هەروەها ئێمە هەڵگەڕینەوە سەر ئەوەی کە لە ڕابطە تەک قەتڵگەر ناموسیە چ مبارزاتی لە شارەکان کوردستانە کریاگە واقعان جێ ڕێز و تایبەتی هەست لەسەری بەرنامەگەر ببەسکێ و ئێمە خۆمان بە عنوانی ئەرسەی نەبەتابوو نەبخشونەت ئەلەیهی ژنان 1500 ئیمزا لە داخڵی شارەکانی کوردستانەوە جەممان کردو بە ئێتراز بە قەتڵ ناموسی و هەروەها کە ئەزانن هەفتەیەک بەلەوەی کە ژینا بە قەتڵ بگەی بە دەستی گەشتی بنیامکوژی جمهوری ئیسلامی ئێمە شاهدی ئێترازاتێکی بەرجەستە لە تواوی شارەکان کوردستانە نسبەت بە قەتڵی شلێ بووین. ئەو تایبەتیە و من گەرەکمە بێژم کە 25 شەهریوەر با وجودەوە کە حکوومەتی نظامی واقعان حکوومەتی نظامی دانا جمهوری ئیسلامی لە تواوی شارەکانە بەڵام مردم لە تواوی شارەکان کوردستانات و هەروەها لە سەراسەری ئێرانە نیشانیاندا مردم کۆتانین و شکستێکە دریا جمهوری ئیسلامی بوو چونکای زیاتر لە 20 شار ئەگەر ئشتباه نەکەم لە ئێتسابی عمومیە بوون و جواوێکی دەندانشکەنیان بە جمهوری ئیسلامی داوە باوجودەوە کە لە زرێپۆش و لە تەکتیرە ناز و لەسەر هەر مەیانێکە و ئیستی بازڕەسیدا نابوو بەڵام ئێمە دیمان کە مردم چۆن پشتیبانیان کە لەو فەراخانگەرە و سازمان یافتە حەق نەخیابن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ عەزیزە ئەگەر لە دڵی ئەو مانگرتنا و ئەو یەک ساڵی ڕابردووە کە یەک هەفتەی لێ گوزەراوە بینە سەر دەور و نەخشی ژنان بەتایبەت دەور و نەخشی ژنان لە کوردستان ئەوە چۆن دەبینن؟ بەڵێ من فکرەکەم کە تا ئەنازێ لە پرسیاری ئەوەڵا ئشارەم پێکرد ژنان هەمیشە دایم بەخاتر وجودی ئەحزابی چەپ و ئەحزاب کولەن لە شارەکان کوردستاناتە مەخسوسن
ژنگەر تانیگیانە نەقش و دۆری خۆیان زیاتر بەرجەستە بکەنەوە. ژنان لە ساڵی 58 ئەوەڵی نەیانوت بە جمهوری ئیسلامی و وێسانەوە نەوێنوت بە حجاب و بارها ئێمە دیمان کە بەخاتر حجاب فرە وەختگەر ژنان نەتەنها مەسئلەی حجاب بەسەر حقوقی بەرابەر خۆیانە هەمیشۆدایان تەلاشیان کردگە بۆ بەدەساوردنی و ئێمە دیمان کە هەر بۆ جۆرەکە ئەلعانە نقطەیەکی فرەفرە بەرز و بەرجەستەست لە شارەکان ترا لە سەراسەر ئێرانە ئامادەیە کە ژنان ڕۆسەری خۆیانیان لەسەر مەیانەکانەوە کردە سەر چێوە و ژنان ڕۆسەری خۆیانیان ئاگرەدا پەرتیان نەکرد ئەیان خستە سەر شانەکانیان بەڵام یەکدەست ئەم جارە ئێمە دیمان لە سەقزە بە تۆر جەمعی ژنان ڕووسەریان لەسەر لابرد و ئەمە نەیانوت بۆ پەرچەمی سیاسی جمهوری ئیسلامیە کە ئەوەڵین مەسئلەی حجاب تەنها بە ناو کتەپەڕۆیەکێ من ناتوانین ناوی لێ بووین کە حجابێکە ئێنە سەرمانەوە تەواوی ئەو حەق و حقوقگەر ئینسانیە لە ژنان ئەسنگێ بە وجودی ئەو حجابە و کە هەروە ئەوێنین کە ئێمە لە هەفتەی ڕابردووی چا دوسێ ڕۆژ لەمەوبەر ئێمە شاهد واقعاً قەتڵێکی ناموسی بووین کە ئەمانیچە لە ناو دڵی ئەم جەریاناتە بازم وقوع پەیاکە بوجود تێوە ئێمە ئەزانین کە لە ناو جامعە وەختی قوانینێک زدی ژن وجودی هەست ئینسانگەرێکی نەخۆش بە خاترەوە ئەزانن هیچ گونە ژنان حمایەتێکیان نییە ئەتانن دەستبن بە ژن کوژی دەستبن بە قەتڵگەر ناموسی و ئەوەی کە حەق و حقوقێکی ئینسانی بەرابەر وجودی هەست لە ژنان ئەسنگێ وەختی حملە ئەکرگێ بە ژنێک کە لە ناو جامعەیەکە بە عنوان ئەوەی کە حجاب بەسەریە و هەست حملە ئەکرگێ بە نیمەی جامعە حملە بە نسبی جەمعیەتی ئەو جامعە ئەکرگێ وەختی پارکەکان و دوکانەکان ئەبەستێ حملە بە مەعیشەت و ڕۆح و ڕەوان ئینسانەکان ئەو جامعە ئەکرگێ ئەمانە گشتی مەسئلەس و ئێمە دیمان کە وتم بە خاتر وجودی جنبشکەرێکی بەرابەری خوازانە لە شارەکانی کوردستانە تا ئێمە ئەبینین کە واقعاً چۆن وێساک نەسەوە دفاعکەن لە حقوقی ژنان و بۆ ئەوەی کە تا سەرنگونی جمهوری ئیسلامی بۆ وە بەدەست هاوردنی حقوقی ئینسانی و بەرابەر تەلاش خۆیان ئەکەن. بەڵێ هاوڕێ عەزیزە ئەگەر خۆمان وەکو کەسێک دابنی وەکو مەخاتەبێکی ئەم بەرنامەیە و پرسیارێکی ئەوە بێت کە لەوانەیە مە قسەی زۆر کەسیش بێ ئەگەر فقط ڕەفۆرمێ دروست بێت و حجاب نەمێنێ لەوانەیە ژنان ئیتر کۆتایی بەم هەڵس و کەوتەیان بێنن یان لە دژی کۆماری ئیسلامی وێستنەوە ئێوە ڕاتان چیە پێتان وایە ژنان فقط حەقیان لەسەر حیجابە یان مەسەلەکەیان زۆرترە؟ ئێمە ئەلعانە من فکرەکەم لە زمنی قسەکانێکمان بازم کرد بەڵێ حەق و حقوقێکی ئینسانی ئێمە تەنها مەسئلەی ژنان نییە مەسئلەی کاریگەرانە مەسئلەی بناڵە مەسئلەی جوانانە دانش ئامۆزانە مەعەلمەکانە مردم سفرەیان خاڵیە مردم یانە ئەلعانە وەختی ئەگەر ئشارە بکەین بە مەسئلەی حجاب ئەلعانە چونکای وەکو پەرچەمێکی سیاسی بۆ جمهوری ئیسلامی وەکو ئەوەیە کە ئەلعانە خۆی لە ناو ئەم دڵی جەریاناتە وتی من ئەوەڵین سەنگەر کە سەنگەری حجابێ لە دەستمداگەوە بوو بەدەست هاوردن ئەو سەنگەرە کە ئەزانێ سەنگەرێکی فرە مهمە مەسئلە تەنها مەسئلەی حجاب نییە چونکە ئەزانێ وەختی حجاب نەمێنێ مردم هەوڵ و تەقەلاان بۆ ڕفاه بۆ ئەمنیەت بۆ ئارامش مناڵانێکە هەن ئەلعانە وتم لە ناو مەدرسەکانە ئێمە شاهدی بازبوونی مەدرسەکانین ئەبینین کە تەواو ئەو ئایەتوڵاکان و مەڵاکان بە جێگەی مدەڕسەکان ئەیان تێرێتە ناو مەدرسە مەسئلە تەنها حجاب نییە چونکای ئەگەر ئێمە ئەلعانە تمشاکەین لە ناو مەجلسە ئەو قانونی حجاب و ئێفافیە بە بودجەیەکی کەلان لە 3 ساڵە دایناگە کە ژنان پتانی هەڵگەڕنێتەوە بۆ ئەو دۆرە بەڵام ئێمە ئەزانین هیچ وەخت ژنگەر هەڵ ناگەڕنەوە بەرەو دواوە بەرەو جڵەو ئەچین بەڵام بەرەو دواوە ناچین ئەو بودجە کەلانە ئەتانێ
بیکاتە سەرفی حقوقی نەدان حقوقگەرێک نەدریا بە کاریگەرەکان حقوقێک مەسئلەی بازنشستەکان مەسئلەی مناڵان مەسئلەی معلمان ئەمانە گشتی مەسئلە تەنها مەسئلەی حجاب نییە حجاب وتم وەختی قوانینێ زدی ژن وجودی هەست پیا و گەرێ هەن پیاگەرێکی مرد سالارن بەڕەحەت ژنان ئەکوژن بەڕەحەت جڵەوگیری لە ڕشت و پەروەریشی جامعە ئەگیرگێ و ئەوە ئەوێتە باعث ئەوە کە جامعە هەر ڕۆژە ڕوو بە خوارە و بڕێت ڕشتی تیان نەوێ پەروەریشی تیان نەوێت چونکای ژنان وتم نیمەی جامعە هین ژنانە جەمعیەتی ژنان نسفی جامعەس و ئەوەی کە ئێشەی ژنان بتانن بەرابەر لە تەک پیاکانە لە ناو جامعە بە عنوان ئەوەی کە لە کارا بن لە مەسئلەی تربیەتیە بن تدریس بکەن شغڵگەرێکە احتیاجیان نسبیان بێ بە عنوان ئەوەی کە بلەخەرە بتانن بڕم بۆ هێنەی مەسئلەی فوتباڵ و وەرزش و ئەملاولا حتا ئەوانیانە لە ژنان بڕیگە ئەوەی کە مەسئلەی ئرس و میراس و فرێک چتکرد حتا ئیجازەی هاتنەوە دەرەو لە کشوەر ئێشە بە ئیجازەی شوکە بدرگێ مەسئلەی مناڵ فقط پەروەریشی بەدایی کەس وەرە مقداری ئەگەگەرێکی بێجیا بێتەوە ئێشە بە ئیجازەی پیاگ و باوە و شوەکەی بێ ئیجازەی ئەوان ئیجازەی تەلاقی نییە خۆی یانە حەقی ئینسانی لە من ئەگیرێ ئەمانە گشتی مەسئلە تەنها مەسئلەی حجاب نییە حجاب بەشێکی فرەبووچکە کە بە عنوان ئەوەی کە حق و حقوقی خۆمان بەدەست بێرینەوە ئەبێت تەلاشی بۆ بکەین. بەڵێ هاوڕێ عەزیزە قسەیەکتان کردنا و قسەکانتان ناوتێکتان بەکار هاورد پێم خۆشە کە پرسیارێکیشی لێ بکەم لەو بابەتەوە هەرچەند بابەتەکە ئێمە لەسەر دەور و نەخشی ژنانە باسی مناڵانتان کرد و دانش ئاموزان کە ئێستا مەدرسەکان باز بۆ ساڵی تازەی خوێندن دەستی پێکردووە خۆمان نەبینی لە یەک ساڵی ڕابردوودا دانش ئاموزان یان بێژین خوێندکاران دەورێکی ئەساسیان بوو لەم شۆڕشەدا ئێوە ئەوە چۆن دەبینن؟ دەوڵەت تا ئەو جێگەکوە تانی لە ئەوەڵێکەوە بە خاطر ئەم ساڵگەردی ئینقلابی ژنە ژن ژیان ئازادیە گەرەکی بوو کە مەدرسەکان ترسی لە مەدرسەکان بوو لە دانیشگاکان بوو کە باز بێ بازم ئێترازات دەست پێ بکاتەوە ئێمە دیمان کە چه حمڵەیەکی وەحشیانە نائینسانانەی کرد بە مناڵگەر مەسمومیەتگەر کە لە ناو مەدارسا بوو ئەوانە کەم مەسئلە نەبوو بە خاطر چه ئەنجامەوە بە خاطرەوە کە جڵەوگیری کە لەو ئێترازاتە بەڵام ئەم ئێترازاتە شکلی گرگە ئەمانە گشتی تەشەکولی پیا کردگە تەشەکل دانشامۆزیمانەست دانشجوییمانەست معلمانمانەست ئەمانە گشتی من ئیمڕۆ متنێکم خوێند کە متنەکە هەر لە تەرەفی فکرکەم ئەگە ئیشتباه نەکەم شەبەکەی سەراسەری ئینقلابی ژن ژیان ئازادیە و دریاگاکە مناڵان ئیجازەیان نەوێت لە بێ ئەوە کە خۆیان گەرێکیان بێت لە مەراسم مەسەبی و دینیە کە لە ناو مەدرسەکانە دایێنن ئیجازەیان نیە بە مەجبوری بیان وەنە بە شرکەتیان بەر فرێک وتم بودجەگەرێکە ئێنە ئیختیار بەشێکی کە لە ڕابتەتەک هێنا سپا هەس و ئایەتۆڵاکان و مەڵاکان بوون بە جێگەیەوە کە مناڵەکان دەرس فێر بن دەرسکەرێکی کە لازمە بۆ پێشرەفتیان ئەبێ دەرسکەر مەسهەبیان پێ بدرێ و ئەمە غەڵەتە ئەمە لە ڕشت و پەروەرشی جامعە جڵەوگیری ئەکاوە ئێمە وتم مناڵان ئەلعانە ئیسەیتت مناڵگەر ناتانین بێژین کە دەهەی 67 چن حتا لەوانە گوزەریاگەن ئەم مناڵگەر دەهەی 80 و ئەم مناڵگەرە زدی قوانینی ئینسانی قبول ناکەن لە ناو کشوەرە و بۆ ئەوەی کە بتانن دەستیابی پیا بکەن لە مدیای ئیجتماعیە ئیستفاداکەن بۆ قوانینی جیهان شمولی ئینسانی تەلاشەکەن کە بێنە بگەین هەڵ ناگەڕنەوە بە دواوە بۆ 1400 ساڵ لەمە بەرفەقەت گەرێکیان بێ مەسائل مەسهەبی تدریس بکرگێ لە مەدرسەکانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ عەزیزە. هاوڕێ عەزیزە شۆڕشی ژن ژیان ئازادی یا شۆڕشی ژینە زۆر ئاوگۆڕیان تەغیراتی لە کۆمەڵگای ئێران و کوردستانە دروست کردووە. ئێوە گەر خۆتان بتانەوێ ئەو ئاوگۆڕە نیشان بدەن ئیشارە بە کەم ئاوگۆڕ دەکەن؟
من فکرەکەم کە ئشارە فرە بە مەسایلگەر لێرا کریا دەستاوەرگەر فرێکمان بوو ئەلعانە مردم متحدانە سازمان یافتە و بە پەرچەمێکی خاصە و هاتک نەمەیان مقابڵاکەن دەک جمهوری ئیسلامیە ئێستەیتم مردم پەرچەمیانەس پەرچەمی ژن ژیان ئازادیانەس مردم ئەزانن چەیان گەرەکە بلەخەرە خەڵک وتم هاتنە ناو خیابانەکان ئێترازیان کرد بەوەی کە ژینا کوژیا فرە کەسکەر وەکو ژینا لە شارەکان تریجا بازم ئەوانش بە قەتڵگەی ئەلعانە لە ساڵگەردی ژینا ئێمە شاهد بووین کە لە فقط لە تارانە 600 ژن بازداشت کریا کە بینێ مقدارێکیان فکرەکەم ماوەی لە زندانە بووگن ئەنازێکیان ئازاد بووگن بە قەیدی وەسێقە بەڵام بۆچە ئەمانە ئێمە ئەگەر لە نەزەرە بگرین ئەلعانە جەهانی بوونی مەسئلەی ژنان لە ئەوە یەکێکی لەو دەستاوەردگەرەسە کە ئێمە بەدەستمان هاوەرگە متحدانە ئەلعانە لە تواو جەهانە تکراری شعاری ژن ژیان ئازادی لە تەرەفی مردمی ئێران و تکرارەوێتەوە ئێمە دیمان کە لە هێنا ئێران لە کۆمیسیۆنی حقوقی ژنانە دەرکریا بە خاتر ئەوەی کە ژنان معترض بوون بە قوانینی ضد ئینسانی جایزە لە جایزەی هێن بوو جایزەی دریا بە ژنگەر لە ئێرانە بە خاتر ئەوە کە ئێترازێکی بەسڵە سەراسەری کردیا و ئێمە ئەم ئێترازە سەراسەریگەرە نەتانین نادیدە بیانگرێن جایزەی مادلین ئالبرێت کە دریا بە ژنان و کەلیشکانی معترضی ئێرانی ئەمانە خۆی مەسئلەس و ئێمە دیگمانە کە ئەلعانە لە ناو جەهانە مەسئلەی ژنان بەرجەستە و بووگە مەخسووسن مەسئلەی ژنانی ئێران بە خاترەوە نیشانیان دابارێکی تر کە مەسئلەی ژنان ئەوە نییە قژیان ئەگەر بکەفێتە دەرە و پیاوان تحریکەون مەسئلەی قژ نییە مەسئلەی ئەوەسە کە کەرامەت و حرمەتی ئینسانی ژنان پایەماڵە کردێ و ئەمە بۆ جەهان دەرکە ئەمە مەسئلەیەکی فرە مهم بوو بە خاترەوە فکریان دەکرد کە ئێران کولەن کشوەرێکی مەسەبیەوە خۆیان ئەم حکوومەتیانە انتخاب کردگە کە ئێمە وتم بەم ئێترازاتە و بەم جەهانی بوونە و بەم متحدانە حرەکەتکردنە ئێمە ئەتانین دۆرێک و نەقشێکی تر بازم لە ئیدامەی ئینقلابە ببینێ کە خەڵک خەریکە ڕوو بە ئەوەی کە سەرنگونی جمهوری ئیسلامی بە چاو خۆیان بیبینن ڕۆژ بە ڕۆژ نزیکترە بینەوە ئەوەی کە حکوومەت نظامیکی دانا تەواوی نیروی نظامی خۆی هاوردە ناو خیابانەکان ئیست باز ڕستیگەری دانا بۆچە لە چاترسیە خۆ کشوەرێتر حمڵەی نەکردو مردمی مقاومی دی لە مقابل خۆیان و ئەمانە گشتی دەستاوەردگەر ئینقلابە دەستاوەرد ئەوە کە یەک مەسئلەی فرە مهم ئەوە بوو کە مردم ئەلعانە سازمان یافتن ئەلعانە تەشەکل یافتن ئەلعانە مردم ئەزانن چیان گەرەکە وتم بە پەرچەمێکی خاصەوە ئەوەی کە ئەلعانە خەڵک خەریکن خۆیان ڕبتان یا بە فەراخانەکان و خۆیان نزیکەکەنەوە بۆ تەشەکلگەرە یاکو بە ئەحزابی سیاسی خۆیان جەم و جۆرەکەنەوە کە بتانن یەک جبهەیەکی مقاوم و مستحکەم لە بەرابەری جمهوری ئیسلامی و بۆ سەرنگونی ڕێبخەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ عەزیزە. هاوڕێ عەزیزە باسی دەستکەوتەکانتان کرد بۆ پاراستنی ئەو دەستکەوتانە و ئەو شتانەی کە ئێوە باستان کرد دەبێت چی بکرێت بەڕایەوە؟ بەڵێ من هەر بۆ جۆرە کە لە زمنی قسەکان ماوتم یەکێ لەو دەستاوەردگەرە دەستاوەردی تەشەکلیابی و سازماندەهیەکە زۆر زۆر مهمە کە ئێمە ئەلعانە لە حاڵ حازەرە وتم ئەو مەسئلەی حیجاب و ئێفافیچە کە لە مەجلسە مەترح کریاگە زۆر مهمە کە جنبشگەر مختلف جنبشگەرێکی سەرنگونی تەڵەب کە وجودیان هەست گشتیان بە یەک و نزیکەوە بنەوە ئەحزاب دەست لە دەست یەکترێ نادانن و یەک پلاتفۆرمێکی مشخص بووە کە بتانن ئەو جبهە مقاوم کەنەوە بە ئێمە بە نیرویکی ئەزیمتر
لە ناو خیابانەکانە احتیاج است ئێمە هەر بۆ جۆرە کە دیمان لە ئابان مانگە 1500 نەفەری دابەر گلولە بەڵام ئەم جارە بە تۆ ئەو نیروگەرەوە هاوردیە ناو شارەکان لە مەخصوصن لە شارگەر کوردنشینە داینا و ئەو تەکتیرە نازگەرە بەڵام مردم نیشانیاندا کە جوابی ئەو فەراخانگەرە کە ئەدرگێتەوە چونکای ئەو فەراخانگەرە فقط فەراخان نییە حرەکەتگەر ئەمەڵیە مردم ئەزانن تەشەکلەکان ئەزانن چەیانگەرەکەەوە ئەم سازماندەیە فرە مهمە ئێمە منشوری هەداقەلی 20 تەشەکلمان بوو منشوری مطالباتی پێشڕەوی ژنانمان هەستکە ئەمانە خۆی تیا قەیت کردیاگە لە 28 بندەکە چ مەسایلگەرێ مردم بۆ پڕکردنەوەی سفرەگەر خاڵیان بۆ ئەمنیەت و ئارامشیان بۆ ئەوەی کە زندگیکی سالم و بەرابەریان بوێ چتگەری لازمە وەختی ئەوانە وجودی هەست لە کناریەکترینە کە پتانین تەشەکلمان بوێ پتانین سازمان یافتە حرەکەتکەین ئیتە جمهوری ئیسلامی بەرگێکی ترینیە نیشانی بە ئاخرین بەرگەری حکوومەتی نظامی بوو کە ئێمە لە 25 شەهری وەرادیمە. بەڵێ هاوڕێ عەزیزە وەکو ئەوەی کە خۆشتان ئاماژەتان پێکرد خۆمان نزانین کە شۆڕشی ژینە تا ئەمڕۆژ بەردەوام بووە زۆر کەسیش باوەڕیان بەوەیە کە کۆماری ئیسلامی بە سەرکوبەکانی بە زیندانیکردنی بە ئەشکەنجەی بە کوشتاری بێڕەحمانەی خەڵک توانیویەتی ئەم شۆڕشە سەرکوب کات و بێدەنگێکە ڕای ئێوە چیە لەسەرەوە؟ من هەر بۆ جۆرێک کە وتم جمهوری ئیسلامی ئاخرین بەرگەکان خۆی خستە ڕوو کە فەقە حکوومەت نظامیە و زۆر و شکنجە و ئێدام و ئەمانیە هەست بەڵام ئێمە نەقش و دۆری خانەوادەگە دادخواهماندی ئێمە شاید نەمانتانی بۆ سوورەتەوە خەڵک انتزاری بوو گەرێکی بوو وەکو دۆری ئەوەڵ لە خیابانەکانە بن بەڵام نەقش و تاکتیکی مبارزە ئەلعانە ئەوەز بووکە خەڵک وتم ئەوەی کە ئەلعانە خەریکن حرەکەتگەرێکی ئێترازی مدام وجودی هەسوام حرەکەتە نەخەفتکە بەڵام بە شکلێکی تر بە فەراخانی ڕۆژمەڕەی ئەم تەشەکلگەرە خەریکە لە ناو خیابانەکانە ئێترازات خۆیان نیشانان لە مدیای ئیجتیماعیە ئێمە هەسمان بەڵام ئەمانە گشتی وتم وەختێ دەست لە دەست یەکترینا قەرار بگرین تەشەکلەکان لە کناریەکە بوێستن خەڵک هەر کامێکیان ئێمە ئەلعادە فکرەکەم لە ناو بەرنامەیەکە کە هەر مساحبەیەکە لە تەک خامنەیی یاخۆیە ئەنجامیاندا بوو ئشارەی کردو بە 1500 جنبش اعتراضی که وجودی هست لناو شارکانه ام 1500 تشکل اگر اما حسابی کن هر کامێکیان سێ کەس فقط سێ کەس لەناویانە فعال بێ ئەو سێ کەسە خۆی مەسئلەیان است ئەو سێ کەسە خۆی لە کارە لە محیط دەرەوەی کاری ها لە ئێرتباط تەک خەڵکە ئەمانە وەختی گشتیان تەشەکل یافتە بن ئەتانن سازمان یافتە بازم بۆ ئدامە بدرگێ بۆ مبارزاتە وتم شکل و تاکتیکی مبارزە ئەوەز بووگەوە ئێمە لەناو ئەو فەراخانگەرە ئەیبینین کە ئەبێ خۆمانی پێ وەسڵ بکەیت یانێ ها ئەو خەڵکە کە خەریکن چێنە ناو خیابانەکان بزانن بەرەو کام تەشەکلگەرێکیانە خۆیان وەسڵکەن خاستەکانیان مطالباتیان لەکوێنەوە زیاتر بەرجەستا کردگە خۆیان وەسڵکەن بێنەوە ئەم تەشەکلگەرە وەختی یەک بگرێ زیاتر لە هەمیشە ئێمە نەقش و دۆری مردم لە خیابانەکانە لە کەفی خیابانەکانە بازم ئەبینینەوە مەسئلەی ئەوەی کە بلەخەرە ئەلعانە لە حەڵ حازرە ئەم کەمبودە فکرەکەن کە وجودی نییە بەڵام ئێمە بە شکلێکی تر وتم خانەوادەگەر دادخواه ئەبینین کە ئەبینین بە عنوان تەوەلد بە عنوان چلە بە عنوان ساڵگەر هەمیشە دامسای ئێترازیان بەرزە ئێمە ئێشە پشتیبان ئەوان بێت ئێشە لە کنار ئەوانە قەرار بگرین ساڵگەردی ژینا بۆ شکڵە چوە بەرە بەڵام ئێمە ساڵگەردەکان ترمان گشتی هە لە بەرەو ئێبینینەوە ئەبێت تەلاش بکەین ئەلعانە ڕۆژی شەممەی ئایندە ساڵگەردی جمعەی خوێنینی خوزستانە
خەڵک ناتانن سکوت کرد بالاخره تاکەی ئەتانێ ئەم نیروگەر نظامیە لە ناو خیابانە بێ خەڵک تاکتیکیان ئەوەز کردگە فعالی تاکتیک مبارزەیان ئەوەز کردگە بە خاترەوە هەزینەیەکی کەمتر بدرگێ کە خەڵک زەخمی نەبێ نەکوژگن مەسموم نەوەن و وتم مەسمومیەت دانشامۆزگەر واقعا وحشەتناک بوو کە ئێمە دیمان لە ناو خیابانەکانە ناو مەدرسەکانە چێ کرد بە کوێرکردن فعالین و مۆتەرەزین بە کوشتن فعالین و مۆتەرەزین دەست خۆی خستە ڕووکە جمهوری ئیسلامی ئەمەسە بەڵام ئێمە کارتگەر فرەمان پێ هەست کە ئەتانین لە ئیدامەی جنبشەکەمانە لەو تاکتیکگەرە ئیستفادەکەین کە ئێترازاتمان بەردەوامە جارێکە و بەردەوامیش ئەبێنێ فکرەکەم تاکتیک ئەوەز کردیاگە کە فعالین گەرێکیانە ئیسە سازمان یافتەتر تەشەکولیابی کەن و بتانن بە نیرو و قودرەتێکی فرەترە و بێنەمەیە بەڵێ هاوڕێ عەزیزە زۆر سپاس من پرسیارەکانم کۆتایی پێهات ئەگەر خۆتان پێتان وایە وتەیەکەیە کە ئاماژەتان پێ نەکردووە لە کۆتاییدا فەرموون بەڵێ من فقط گەرێکم بوو ئەوەی بێژم کە ئەلعانە لە حاڵی حازرە هەر بۆ جۆرەوە وتم مجلس تەرحی ئەم حجاب و ئێفافیە بە مدت 3 ساڵ موافقەتی کردگە فرە مهمە کە ئێمە بتانین تەواوی ئەو بەسڵات تەشەکلگەرە یا جنبشگەرێکی سەرنگونی تەلەبکە و وجودی هە جنبشی دانشاموزان دارش جویان معلمان کارگەران بازنشستگان هەر کام لەمانە هێن بکەن ئێتراز بکەن فەراخان بدرگێ و خەڵک بتانێ بە سوورەت شعار دەهێ شەوانە بە سوورەت ئەوەی کە لە ناو مەحەلەکانە بتانن مەحەلە فرە مهمە ئێمە زمانی خۆمان لە ناو بنکەکانە بووگین تانێکمانە ئەو جەمعە کە خۆمان مطمئنین پێیان بتانین کار لە ناو مەحەلاتا بکەین و ئێتراز خۆمان بەم تەرحە بۆ ئەوەی کە بە شکست وادار بێت واقعا لازمە زەروریە چونکای تەرحکرد فرەی جمهوری ئیسلامی شکستی خوار ئێمە لە 26 فەروەردینە کە ڕادان هات و هاوردنەوەی گەشتی دوارەی گەشتی ئرشادی گەرم بوو بێرێتی بەڵام ئێمە دیمان کە ژنان حتا بە شۆردنی مەیەت بەوەی کە بیان لێرن بۆ ڕەوان شناسکرد کە بێژن ئەمان مەسئلەی ڕەوادیان نەست بە خاترەوە حجاب لەسەر لاون بە خاترەوە کە حکمیان پێ بدەن بە حکومگەرێکی بەسڵە مەبلەغگەرێکی فرەتکەلانە و کە بتانن ژنگەر وادارکەن کە حجاب دوارە بکەنەوە سەر ژنان جواو خۆیانیان داوە بە جمهوری ئیسلامیەوە ئیسا بازم ئەبێ لەم ڕاستەیەچە کاری بۆ بکردگێ تا بتانین بازم نیشان بین کە ژنان لە جەبهەی مقاوم و ئەوەڵی ئینقلابا وێساگن وە کۆتانن تا سەرنگونی جمهوری ئیسلامی بەڵێ جارێکی تر سپاس بۆ ئێوە هاوڕێ عەزیزە لوتفی کە بەشدار بووی لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە منی سپاستانەکەم بۆ داوەتمتان کرد لەم بەرنامە زۆر سپاس و زۆر مەمنون کە بەشدار بوون جارێکی تر سپاس بۆ هاوڕێ عەزیزە لوتفی وتەبێژی نەبۆ تابوو نابۆ توندوتیژی دژی ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەریماندا بەشدار بوو سەبارەت بە شۆڕشی ژن ژیان ئازادی و ئاڵوگۆڕەکانی ناو کۆمەڵگا سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش ئازیزان کە تا کۆتایی لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و هەفتێکی دیکە بژین بە شادی و کامرانی